خۆتان هەمووتان چاگەزانن ئەم خستەخانەیە هەدیە و دەستە گوڵی جەنابی بەڕێز مام جەلال بوو کە ئەو لە هەست دامەزرێنەری ئەم خستەخانەیەەوە لەوە لە دوای ئەوی شەوانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی هاوکاری ئەم خستەخانەیە بووە ویستێتی ئەم خستەخانەیە هەربوونی هەبێت لەم کاتەشا ئێمە جارێکی تر سپاسی ئەمان ئەەکەینکەوە لەم وەزعیار بەهۆی ئەم نەخۆشیە و بەهۆی لێکەوتەکانێوانە کە کۆمەڵی کێشەی موچە و دارایی دروست بووە ئەمان هەر بەردەوام بوون. نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەیەکە کە دیارریەکە کەماوەتەوە لە بەڕێز مام جەلالەوە من دڵنیام یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکانی یەکێتی و هەموو ئۆرگانەکان پاڵپشتی تەواوی نەخۆشخانەی هیوایان کردووە نەک لە ئێستادا کە باسی دەکەین بەڵکو لە ڕابردووەوە دڵنیام لە داهاتوودا و جەنابیان بەڵێنی دووپات کردو کە تاوە پاڵپشتی بکە و پاڵپشتی ئەوە بکە بە هیچ شێوازێک ڕێگە نەدرێ ڕێگری بکرێ لەوەی کە کەرتی شێرپەنجە بەرەو ئەهلی ببرێ و بەڵێنی داوی لە دەستیان بێ هەم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە ناو حکوومەتیش پاڵپشتی تاوکە بۆی بتوانین ئەم نەخۆشخانەیە بەرەو پێشتر بەرین و ئەم نەخۆشخانەیە لەسەر ئەو ڕێچکە جوانە بمێنێتەوە کە بۆ تەجێی شانازی نەک تەنها بۆ سلێمانی بگرە بۆ هەموو کوردستان و ئەتوانم بڵێم لە ئێستادا لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و بگرە عێراقی شەوانێ ڕۆژانە نەخۆش سەردانمان دەکات. دوایین ئامار کە ئێمە لە یەکێکی 2020 تا 25 دەی 2020 ئێمە 2039 نەخۆشی نوێی شێرپەنجە لەم نەخۆشخانەیەدا تۆمار کراوە و لەگەڵ ئەو نەخۆشانەژە توانم بڵێم کە حاڵەت هەیە کە شێرپەنجەی نیە تەنها نەخۆشی خوێنی هەیە کۆی گشتی و ئامارش 3482 نەخۆشە واتە هەم هی خوێن هەم هی شێرپەنجە و مانگانە 12500 کەس لەم نەخۆشخانەیە سەردانی کردووە و ڕۆژانە نزیکەی 200 کەس چارەسەری کیمیاوی و جۆرەکانی تری چارەسەری وەرگرتووە کە دڵنیام لە هەرە سەنتەرە پێشکەوتەکانی گیانیشدا ئەو ئامارانە بەو شێوازە نیە